لە قورئان خوێندن و مەولود نامەوە دەستی پێکرد. بە ماوەیەکی کەم دەنگی چووە ناو خەڵک، دەنگی زۆربەی سنوورەکانی بڕی. بەڵام دوای ئەوەی لە بواری تردا دەیەوێت گۆرانی بچڕێت، ڕوبەڕووی لەشکرێکی گەورەی ناڕەزایی دەبێتەوە. کورد بە ناوی ئاین و حرامبوونی دەنگی دژی وەستان. تورکەکان بە فاکتەری وتنی گۆرانی کوردی ئاستەنگی گەورەیان بۆ دروست کرد. تاگار گەشتە ئەوەی لەلایەن بنەماڵەکەیەوە دەستبەرداری بن. بەڵام ئەوە نەیوەستاند و سحری دەنگی ڕۆژ بە ڕۆژ پەرەی دەگرت. خاوەنی ئەم سەدایە هونەرمەندی مەزنی کورد ئایشەشانە. ئایشەشان لە ساڵی 1938 لە ئامەدی باکووری کوردستان لە خێزانێکی ئاینی لەدایک بووە. ساڵی 1958 بە هاوکاری نائیل بایشوور لە رادیۆی عەنتاب دەست دەکات بە گۆرانی وتن. بەڵام بەهۆی خۆشەویستی و حەزی ئایشەشان بۆ گۆرانی کوردی لە رادیۆ دەردەکرێت. لە ساڵی 1960 بەپێی هەندێک سەرچاوەی تر لە ساڵی 1963 ڕوو دەکاتە ئەستەمبوڵ. بە هەردوو زمانی کوردی و تورکی گۆرانی دەڵێت. بەڵام دیسان بەهۆی قەدەغەبوونی زمانی کوردی ئایشەشان بربەستی گەورەی بۆ دێتە بەردەم. ساڵی 1976 کۆچ دەکات بۆ وڵاتی ئەڵمانیا. گۆرانی وتنی ئایشەشان و چیرۆکەکانی هەڵقوڵاوی ئەو واقعە بوون کە تێیدا ژیاوە. دوای مردنی دایکی گۆرانی غەریبم دایێ دەچڕێ. 1970 بۆ 1979 سەردانی عێراق دەکات و دواتر سەردانی باشووری کوردستان. لە دهۆک کۆنسرتێک لەگەڵ هونەرمەند تەحسین تەها ساز دەکات. دواتر سەردانی شاری هەولێر دەکا و لەوێش کۆنسرتێک ساز دەکا و پێشوازیەکی گەورەی لێ دەکرێت لەلایەن خەڵک و هونەرمەندانەوە. لە 18 مانگی 12 ساڵی 1996 بە نەخۆشی شێرپەنجە وەفات دەکات و لەسەر وەسیەتی خۆی لە باکووری نیشتیمان بە خاک دەستپێردێت. بەڵام دەنگی بە بەردەوامی لە هەزر و گوێچکەی کوردامایەوە و بوو بە ڕێچکەیەک کە دەیان کەس شوێن پێی هەنگاوەکانی لە هونەردا هەڵگرن.